يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، میوانەکانی ماڵی خوا، داواکارم لە خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکە، ڕەحممان پێ بکا و شیفای نەخۆشەکانمان بدا و بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین. خۆشەویستەکانم، تەمەنی ئینسان سنوور بۆ دیاری کراوە، یعنی هەر یەکێک لە ئێمە تەمەنەکەی دیاری کراوە. عمری ئینسان کورتە، تەمەنەکانمان کورتە، ئەوە ناهێنێ هەرچی کارمان هەیە بەس بۆ دنیا بێ، بەس بۆ ئەوە بێ لەم دنیاە بە چاوی خۆمان بیبینین، بەڵکو ئەبێ ئینسانی مسلمان کە باوەڕێکی تەواو و یەقینێکی تەواوی هەیە کە قیامەتێکەیە لە پاش ئەم دنیاە و ئەم دنیاە قۆناغێکە لە قۆناغەکانی ژیان. یعنی ئێمە قۆناغێکمان بڕیوە کە قۆناغی عالەمی ئەڕواحە، هەمومان ڕوح بووین، هیچی تر نەبووین، هەر ڕوح بووین، تەنها خوای گەورە خەڵقی کردوین. پاشان عالەمێکی ترمان بینی کە عالەمی سکی دایکە و 9 مانگ بەردەوام بوو، وامان ئەزانی هەمووی هەر ئەوەیە. پاشان ئەویشمان بەجێڵاو هاتینە قۆناغی ئەم دنیاە و جاری وا هەیە هەنێکمان ئەخەڵەتین وا ئەزانین ئەمە حایل لە ناوێ هەموو شتەکانە، بەڵام بێگومان ئەبێ ئەمیش جێبێڵین و جارێکی تر بگەڕێنەوە بە ناو سکی ئەو دایکەی کە لە ئەسڵا لێوە خەڵق بووین، کە بریتیە لە زەوی و لە ژیانی بەرزەخی ناوی قەبر. پاشان ئەویش بەجێ دێڵین و ئەگەڕێنەوە بۆ ئەو قۆناغە کۆتاییەی کە خوای تەعالا لەوێ نیشتە جێمان ئەکا، یان بەهەشتێکی هەتا هەتایی، یان خوا پەنامان بدە جەهەنمێکی هەتا هەتایی. دەیکەوا بوو ئینسانی مسلمان کە لەم قۆناغەیە خوای تەعالا کە قۆناغی ئیمتیحانەکەیە، قۆناغی تاقیکردنەوەکەیە، قۆناغێک کە سەرئەنجام و پاشە ڕۆژەکەمان دیاری ئەکا کە بریتیە لە ڕۆژی قیامەت، دەی ئەبێ هەوڵی بۆ بدەین، ئەبێ کۆششی بۆ بکەین. ناڵێم دنیا لەبیر بکەین، بۆ دنیاشت هەوڵ بدە، دنیایەک کە لە قازانجی قیامەتت تابێ، بەڵام نابێ لەبیرمان بچێت کە ژیانە ئەساسیەکەی ئێمە، ژیانە هەتا هەتایەکەی ئێمە قیامەتە و ئەم دنیاە لە چاو قیامەتە وەکو یەک سانیەیەک وایە لە چاو عمرمان لەم ژیانە، واللهی لەوەش کەمترە، چونکە ئەم دنیاە هەرچەندێک بێ هەر ئەبڕێتەوە، بەڵام قیامەت نەبڕاوەیە. لەبەر ئەوە ئەبێ خۆشەویستەکانم هەوڵێک بدەین، کۆششێک بدەین بۆ قیامەتمان و لە ڕەحمەتی خوایش لەسەرمان، لە بەزەیی خوایش لەسەرمان، ئەوەیە خوای تەعالا مەجالی داوین کارێلێک بکەین لە تەمەنمان درێژتر بێ. لەم دنیاە بۆمان هەیە ئێمە کارێلێک بکەین بۆ پاشە ڕۆژ و قیامەتمان چاک بێ، بۆ پاشە ڕۆژ و قیامەتمان چاک بێ. بۆیە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە، خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار و بزانن چیتان بۆ پاشە ڕۆژتان ئامادە کردووە. لێرە خوای تەعالا لە ئاەتەکە ئەفەرمێ غەد یعنی بەیانی، یعنی سبەی، یعنی والله قیامەت لە سبەیش نزیکترە لە ئێمەوە، قیامەت لە سبەی نزیکترە ئەگەر بیرێکی باشی لێ بکەیتەوە، ئەگەر وردبینیەکی تەواوی تیا بکەیت. بۆیە خوای تەعالا بە بەیانی ناوێ با تا عەقڵی ئێمە وەری بگرێ چیتان ئامادە کردووە بۆ سبەی. خوای تەعالا داوامان لێکە شتەکانمان ئامادەکەین بۆ ڕۆژی قیامەت، بۆ ئەو ڕۆژەی کە ڕۆژی مانەوەی هەتا هەتاییمانە. ئەم دنیاە خۆشەویستەکانم کێڵگەیەکە بۆ ئەو ڕۆژە، ئەم دنیاە مەزرعەیەکە، کێڵگەیەکە. ئێمە لەم دنیاە ئەیچێنین، بەس بەرهەمەکەی لە قیامەت ئەخۆین.
هەر کەسێ بەتەما بێ هەرچی بەرهەمی هەیە لەم دنیاە دەستی کەوێ بەخوا لە قیامەت بێ بەرهەمە بێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بەرنامەیەکمان بۆ دیاری ئەکات کە ئێمە لە پاش مردن چی ئیسفادەی هەیە بۆمان، چی سوودی هەیە بۆمان. لە حەدیثێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە حەدیثەکە حەدیثێکی صحیحە، ئەبو هورەیرە ئەیگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث. أجر إنسان مرد عملكاني كوتاي بيدي إلا لسير يقاوى نبي. صدقة جارية، إنسان كاريك بكات بوي بمينيتو بباش الروج، يعني صدقيكو خيريكو عمليك بكات بوي بمينيتو بو باش خوي، أو علم ينتفع به، يان زانستك زانياريك لم دنياي بدس بيني وخلقي شفيركي ئیتر سلسلە و زنجیرە حەتچەنێ ئەو خەڵکە بەهۆی علمەکەی تۆ فێر بن ئەجر و پاداشتەکەی بۆ تۆیە ئەگەر لە پاش مردنیش بێ. یعنی بۆ نمونە تۆ علمێک و زانیاریە، بۆ نمونە قورئان فێرە بی بە جوانی، پاشان خەڵک فێرەکەی، چەند کەس فێرکەی، ئەو خەڵکانش لە پاش خۆیان خەڵک فێرکەن و ئەوانش لە پاش خۆیان خەڵک فێرکەن، هەرچەنێ ئەو علمە بڕوا و بەردەوام ببێ ئەوەنە ئەجر و پاداش بۆ تۆ دێ ئەگەر چی تۆ مرد بێتیش و لەناو قەبری شابی. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەڕۆڵەیەکی ئەو وەلەد صالح يدعو له، ڕۆڵەیەک کوڕ بێ یان کچ بێ لە پاش خۆت بمێنێتەوە دوعای خێرت بۆ بکە. ئەم سێ ڕێگایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی دیاری کردووە، ئینسانی مسلمان ئەبێ هەوڵ بدا سوودی لێوەربگرێ و ئەمەش فرسەتە خۆشەویستەکانم. یعنی یەکێک لەم ڕێگایانە ئینسان فرسەتە و هەلە تا لە دنیایای ئیشی خۆت قایم کە، ئەگەر مردی ئیتر لە پاش خۆت کەس بۆتی ناکە دڵنیابە. کابرایەک بە کوڕەکەی وتبووی کوڕم ئەگەر من مردم ئەوەنە پارەم داناوە لە پاش مردنم بۆمی بکەن بە مزگەوت. کوڕەکەشی وتبووی واللهی باوە گیان لە پاش خۆت بۆتی ناکەینە مزگەوت. وتی بۆ کوڕم، ئەی وتی باوە گیان تۆ تا خۆت لە دنیایای ئەو پارە بۆ ناکەیتە مزگەوت، تەمین بی زەمانت کردبێ بۆ خۆت لە پاش قیامەت بمێنێتەوە، ئەی بۆ بمری پاشان ئەی تێڵیتەوە ئێمە بۆتی بکەینە مزگەوت. تۆ بۆ ئیشەکەی خۆت زەمان ناکەی. ئەگەر کارێکی تری دنیایی بێ ئەی تێڵین لە پاش خۆمان بیکەین یا هەر یەکسەر خۆمان ئەگەیەنین پێی و ئیشەکە ئەنجامەدەین. بۆیە ئەو کابرایە دەرسێک وەرەگرێ و یەکسەر ئەو پارەی کە دایناوە بکرێتە مزگەوت لە پاش خۆی یەکسەر ئەڕوا پێش مردنی خۆی ئەی کابە مزگەوتی. فرسەتە ئینسان لە ژیانی دنیا هەوڵ بدا یەکێک لەم ڕێگایانە بگرێتە بەر. یەکەم ڕێگایان خۆشەویستەکانم سەدەقەتین جاریەتین، ئەوەیە کە کارێک بکەی، کردەوەیەک بکەی، وەقفێک بکەی لە پێناوی خوایە بۆت بمێنێتەوە. وەقفێک ئینسان لە پێناوی خوایە شتێک ڕابۆسێنێ، میقدارێک پارە ڕابۆسێنە لە پێناوی خوایە. وەقف ئەوە معناکەیەتی. بە درێژایی زەمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی، ئەصحابەکانی لە پاش خۆی و هەروەها پیاوچاکان و ئەهلی ئیمان حتا ئەمڕۆ بەردەوامن لەسەر وەقفکردنی ماڵەکانیان، یعنی مقدارێک لە ماڵەکەیان وەقفەکەن لە پێناوی خوای پەروەردگارە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی وەقفی کردووە و هەروەها ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەقفیان کردووە و باشترین وەقفیش ئەو وەقفانەیە کە دەوام زۆرتر ئەکا. بۆ نمونە مزگەوت، دروستکردنی مزگەوت. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. أفرمي كسانك ماڵی خوا ئاوادان ئەکەنەوە، مزگەوت ئاوادان ئەکەنەوە کە ئیمانیان هەبێ بەخوا و بە ڕۆژی قیامەت و هەڵسن بە ئەنجامدانی نوێژەکانیان بە ڕێکوپێکی و زەکاتی ماڵەکانیان بدەن بە ڕێکوپێکی و لە کەس نەترسێ ئیلا لە خوا نەبێ
يعني خوا بخاوني خوي بزاني وبزاني حموش تكاني أو بدسي خواي پروردگاره رزق روزي تمن جيان مردن حموي بدسي خواي پروردگاره اوانن براسي ريقاي هدايتو چاكيان قردو تبر بويا هر كسي مزقود دروسكا أهلي إيمان إن شاء الله أجر طبعا بشرط يعني مزقوتي بو خوا مزقوتيك بو خوا چونك ناوي مزقود لقرآن لهركو براوة ربط كراوة خواي پروردگاروا وأن المساجد لله مزقود بس بو خوا بكي بو أولني كي ناو دركي بو أولني كي ناوي خوت وقطعيكي خوت هلواسي بو أول نبي جروبيكي خوت سرخي تنها لبر خاطري خوابي وأو حديثانشي كباس لفضلي مزقود أكن وهاتن بو مزقود أو نخيرت خيري زورا قشت هنغاويكي أو خيري زورا لأحاديثي زورا هاتوا هموي باس لو أكا كبي بو مزقود تنها لمزقود ما بست أو بي نيوش بكي قرآن بخواني عبادت بكي هيش ما بستيكي ترت نبي بويا أو مزقوتا بو خوابكي آوايا بيغمري خوشويسيش من صلى الله عليه وسلم لحديث أفرمي من بنى مسجدا لله هر كسي مزقوتي بكا بو خواي قورا يبتغي به وجه الله لبر خاطري خوابي كهيش ما بستيكي تري نبي بنى الله له بيتا في الجنة يكسر خواي پروردگار مالكي بو دروس أكا لبهشتا طبعا أو حديثا متفق عليه وهروها للروايتك ابن ماجه أو حديث بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي من بنى مسجدا لله ولو كمفحص قطات أو أصغر هر کسی مزگوتی بو خوای گوره دروس که لبر خاطری خوا تناند با اونی لانی کرکر ریخش به يعني مهم نيته إلا مزقوتك زور قورب كي يعني مزقوتك بتشوكش بكي خلق عبادتي تيابك خلق نجي تيابك خلق قرآني تياب خويني خلق لويا شو نجي وذكر عبادتكاني أنجام بدا حتى أجر أو نجبي بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي خواي قورب بنى الله له بيتا في الجنة كوابو أو مزقوتانيك خواي تعالى باسي كردو وبيغمري خواه صلى الله عليه وسلم باسي كردو مزقوتي بيبو خواي قورة مهم قورة يوبچوكي نية بلام تا قورة تربية وخلق زياتر نيوجي تيابكا أجركي زياتر يتر أو مزقوتك أيكي حتى أو مزقوت بميني هر كسي نيوجي تيابكا تو بجداري لنيوجكيا هر كسي قرآني تياب خويني تو بجداري لقرآن خويندنكيا هر كسي ذكري كتابكا صلواتي كتاب دا دعائك تيابك اعتكافك لرمضان او لغير رمضان بمينتو تيايا اعتكافك وخوا برسيبك لناويا باسي شاك بكري وتاريك بدري محاضريك بدري درسيك بخويندي لنا او مزقوتا صدقه وخير بكري حتى او مزقوتا بميني اجرو پاداشتكي بخواني مزقوتكش اجي ومرجيش نيه تنها مزقوتك مزقوتي قوربي وكو باسمان كد اگر بچوكيش بي تنانت اگر كاريكيش بي بنا او مزقوتا يعني بو اوي مزقوتك ايشي مزقوتك بو يتريوا كاري مزقوتك بروا تريوا خوي بو خوي اويش بجداريه لبشك لمزقوتك بو نمونه كابرايك فرشي مزقوت اكري بجداريه كا لفرشي مزقوتا كابرايك سبلت بو مزقوت اكري مبرده بو مزقوت اكري كابرايك قلوبي بو اكري كابرايك سماعكاني تشاككا كسيك حتى تنانت أضعف الإيمان كابرايك مسيني مزقوتكان دابينكا بوري مزقوتكان تشاككا تنانت علماء وتيانا أجر وقف بكي بو خانوي مزقوت كخطيبي مزقوت بيشنيوجي مزقوت خادمي مزقوت باندري مزقوتي تيابم يعني يتوخوي بو خوي أويش باشيك اللوا مزقوتي وانا اسم للسليماني نو خانوي بكرا بدوري مزقوتك همو اواني كايشان لمزقوتك يا لناو خانوي مزقوتان بو اوي زو فرياي ايشكاني خويان بكون لناو مزقوتا خوي بو خوي اويش هاندانيك لوي كوان مزقوت كاركاني ببري بريوا يتر حموش تيكي مزقوت تنانت بياريكي بتمن تي داواي اواكا لامامي مزقوتك اميش التعميره الله كليلي مزقوتكم بريم من يجي بيانيان لسر من درقاي مزقوتكم سبلتكان زو اخما ايش بيشوي خلق بين
ئێستا بۆ نمونە خۆشەویستەکانم ئەو شوێنانەی کە لە دنگەکە دروست کراوە کە ئەو قورئانانەی لەسرە طبعا پایەکانی مزگەوتی جوان کردوتەوە و قورئانەکانیشی بەسەرەوەیە هەر کەسێک هەڵەسێت لەوێ قورئانەکە یەکسەر نزیکێتی وەرێگرێت ئەوە کێ دروستی کرد ئەو پیاوە دروستی کرد کە لەوێ دائنشت ئێستا وفاتی کرد و گەڕاوەتەوە بەلای خوا وەسافوات ئەوە حتا ئەوە بمێنێتەوە و حتا ئەو قورئانانەی لەسەر بێ و حتا خەڵک ئیسفادەی لێ بکە ئەجر و پاداشتی بۆ ئەو ئەڕا کە ئەو ئێستا لە ڕەحمەتی خوایە چەند گرنگە برا بەڕێزەکانم ئینسان ئاوا بیر لە قیامەت و لە پاشە ڕۆژی خۆی بکاتەوە هەروەها خۆشەویستەکانم لەو وەقفانەی کە سنەتە ئینسان بیکات دروستکردنی بیری ئاو بەخشین یەکێکە لە خێرە زۆر زۆر گەورەکان و دروستکردنی بیری ئاو یەکێکە لەو خێرە زۆر گەورانە لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کابرایەک بیرێکی ئاوی هەبوو بە پارە ئیفرۆشت بە پارە دۆڵەکەیەکی بە ئەوە نەگەنم ئەدا یا بە پارە ئەیدا بە مقدارێکی پارە ئاوی شرین لە مەدینە کەم بوو تەنها ئەو بیرە بوو ئەو کاتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە لە ئەو کابرایە و پێی وتی ئەو بیرە ئەفرۆشی بە بیرێک لە بەهەشتا یعنی ئەو بیرە ئەدەی بە بیرێک لە بەهەشتا ئەو کابرایەش وتی ئەی پێغەمبەری خوا بەخوا خۆم و ماڵ و مناڵم ژیانمان لەسەر ئەم بیرەیە یعنی لەمە زیاتر هیچی ترمان نییە ئیمامی عوسمان ئەم خەبەرەی بیستەوە ڕۆیشت بۆ لای کابرا بیرەکەی لێ کڕی بە پارەیەکی زۆر پاشان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەو مەرجەی بۆ کابرا دانا کەوا ئەو بیرە بدا بەخوا و ئاوەکەی بۆ مسلمانان بێ بە بەلاش یعنی بیرێکی لە بەهەشت بۆ ئەکرێ ئەوە بۆ منیش هەیە فەرمووی بەڵێ بۆ تۆش هەیە دەی فەرمووی ئەوە من بیرەکەم کڕیەوە و ئەوە ئەیبەخشم لە پێناوی خوای پەروەردگار ئەوە ئەیبەخشم لە پێناوی خوای تەعالایە بۆ ئەو مسلمانان سوودی لێ وەربگرن یعنی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا تەماحیان هەبووە ڕۆژێکیان سعدی کوڕی عوبادە کە سەحابەیەکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و مەشهورە زۆر بۆ دایکی باش بووە دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاش وفاتی دایکی ئەڵێ ئەی پێغەمبەری خوا دایکی سعد وفاتی کرد چی خێرێ باشە بۆی بکەم لە پاش مردنی بۆی بڕۆ فەرمووی ئاو سعدیش ڕۆیشت بیرێکی هەڵکەن ئاوی شیرینی تیابێ فەرمووی مسلمانان ئەمە بیری ئومی سعدە هەر کەسێ ئاوی لێ ئەبا بە بەلاش لە پێناوی خوای تەعالا و خێرەکەی بۆ دایکم بێ بۆ ئومی سعد بێ هەروەها لەو خێر و سەدەقانەی لەو وەقفانەی کە ئینسان ئەتوانێ بیکە وەقف بۆ منەظەماتێک یعنی ڕێکخراوێکی خێری دروست بکرێ ئەو ڕێکخراوانە سەرپەرشتی یەتیم و بێباوک بکەن ئەو ڕێکخراوانە یارمەتی فەقیر و هەژارەکان بدەن ئەو ڕێکخراوانە یارمەتی بێوەژنەکان بدەن ئەو ڕێکخراوانە برسیەکان تێر بکەن ئەو ڕێکخراوانە هەموو ئەو کارە خێریانە بکەن تەنانەت یارمەتی گەنجان بدەن بۆ ئەوەی کاریان هەلی کاریان بۆ دروستکەن بۆ ئەوەی ئیش و کاسبیان بۆ بدۆزنەوە یارمەتی گەنجان بدەن کەوا ژن بێنن ژیانی هاوسەرایەتی پێکەوە بنن ئەم جۆرە منەظەمات و ڕێکخراوە خەیریانە لە وڵاتەکانی دەوروبەری خۆمان لە وڵاتە ئیسلامیەکانە هەیە یعنی لەم جۆرە ڕێکخراوانە زۆر زۆرە بەس لە وڵاتی ئێمە نازانم ئەم ڕێکخراوانە بۆ نین یان بۆ کەمن وەقفکردن بۆ ئەو ڕێکخراوانە لە پێناوی خوای تەعالا خۆی کارێکی زۆر زۆر باشە یعنی ئینسان شتێکی هەبێ مەسەڵەن بینایەکی هەبێ بۆ ئەوانە تەخسیسی کە بۆ نمونە لە کاتی خۆیان هەندێک لە پیاوچاکان بینایەیان هەبووە داویانە بکرێیان دوکانیان هەبووە داویانە بکرێ حتا وتێتی کابرا وتێتی حتایە ئەم دوکانانە وەقف بێ پارەکەی و کرێکەی بۆ ئەوانە بێ کە علمی شەرعی ئەخوێنن کە قورئان و حەدیث ئەخوێنن ئەمیش خۆی بۆ خۆی کارێکی زۆر زۆر باشە و ئینسانی مسلمان حەقە ئەنجامی بدا لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئیمامی عومەر زەویەکی هەبوو لە خەیبەر زەویەکەی زۆر پڕبەرەکەت بوو
هات لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من هیچ پارە و ماڵێکم نییە ئەوەنەی ئەو زەویە چاک بێ و وەکو بڵێ بەبەرەکەت بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عومەر ئەگەر ئەو زەویە کە ئەوەنە پیت و بەرەکەتە ئەگەر لە پێناوی خوایە وەقفی بکەیت و خێرەکەی بە بەردەوامی بۆت بمێنێتەوە زۆر زۆر گەورەیە. ئیمامی عومەریش فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەوە من وەقفم کرد لە پێناوی خوایە کە نەفرۆشرێ و بە میراتی نەمێنێتەوە بۆ کەس و کارەکەم و نەکرێ بە هەدیە و بە دیاری هەتایە وەقف بێ لەسەر کێ؟ لەسەر فەقیر و هەژارەکان، لەسەر خزم و دۆستانم ئەوانەی کە فەقیر و هەژارن یارمەتیان بدرێ، بۆ ئەوەی عەبد و کۆیلەی پێ ئازاد بکرێ، بۆ ئەوەی لە پێناوی خوایە بدرێ بەو کەسانەی کە لە پێناوی خوایە غەزا و جیهاد دەکەن، بدرێت بە ڕێبواران، بۆ میوان و ئەوانەی کە میوان و غەریبن بۆیان سەرف بکرێ، و ئەو کەسەیشی کە سەرپەرشتی ئەکا لە کاتی خۆما و لە پاش خۆمیش لی بخوا بەڵام بێ زیادە، یعنی زیادە ڕەویتیان ئەکا بەشی خۆی. ئەم حەدیثەش ئیمامی مسلم بۆمان ئەگەڕێتەوە کەوا بوو ڕێگاکانی خێر زۆر زۆرن. ئینسانی مسلمان ئەتوانێ هەر کارێک بکە، هەر خێرێک بکە، وەقفێ بکە لە پێناوی خوایە لە پاش مردنی خۆی بۆی بمێنێتەوە. هەستەکەی ئێستا ئەمە زۆر کەمە. ساڵانی پێشوو پێشی ئەم نەوەی کە ئێستا هەیە ئەمە زۆر بووە. ئێستا لە کفریە باوەڕ بکە زۆربەی دەوروبەری کفری و دێهاتەکان بە تایبەتی دوانزەی مام و ئەو ناوە هەمووی زەویەکانی وەقفە، بەڵام ئێستا لەم بەرەڵاخانەیە کە ئێستا وڵاتی ئێمە بەرەڵاخانەی خەڵک داگیری کردو بۆ خۆی بەکاری تێرێ، ئەگینە هەمووی ئەوە لە کاتی خۆیان وەقف کراوە لە پێناوی خوایە بۆ کاری خێری. بەڵام ئینسان ئەتوانێت کە وەقفی کرد نەیدا بەدەستی حکوومەتەوە، ئەتوانێت کە وەقفی کرد خۆی بۆ خۆی شتێک وەقف بکە و بیتێلێت خۆی سەرپەرشتی بکە، لە پاش خۆشی نەوەکەی خۆی سەرپەرشتی بکە. ئەگەر سقت نییە، چونکە بەڕاستی حکوومەت ئەگۆڕێ، ئەم حکوومەتەکە ئەڕوا ئەوە کە تێ لەوانەیە لە کارێکە بەو شێوە بەکاری نێرن کە تۆ خۆت ئەتەوێ، بەڵام ئەتوانێت ئینسان خۆی و ئەولادەکانی خۆی سەرپەرشتی بکەن لە پاش خۆشی ئەوانەی کە سقەی لەسەریانە سەرپەرشتی بکەن، ئەو وەقفە بمێنێتەوە. ئیتر هەموو ڕێگاکانی وەقف براکانم ڕێگای زۆرە، بۆ نمونە دروستکردنی مستەشفا، دروستکردنی پرد و چاکردنی ڕێگا و بانەکان، یعنی قیرتاوکردنی ڕێگایەک، کۆڵانێک، ئەمانە هەمووی کاری خێرین و کاری وەقفین. ئینسانی مسلمان هەوڵ بدا لەم جۆرە کارانە ئەنجام بدا و بۆ قیامەتی خۆشی بمێنێتەوە. داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین ئیسلاحمان بکەیت، وامان پێ بکەی لە خەمی قیامەتمانە بین. یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت، ئەوە مزگەوتەی دروست کردووە، ئەوەی دەستی لە خێری ئەم مزگەوتەیە بووە. یا ربی خوایە ڕەحمی پێ بکەی، ڕەحم بە ماڵ و مناڵی بکەی، ژیانی قیامەتی پڕ نور بکەی یا رب العالمین. یا ربی خوایە کۆمەڵێک نەخۆش داوای دوعای خێریان لێکردین، یا ربی خوایە شیفایان بدەی یا شافی. یا ربی خوایە ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی. یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی. یا ربی خوایە ئەوەی گەنجە و حەز لە ژیانی هاوسەرایەتیەکە خوایە بۆی ئاسان بکەی. یا ربی خوایە ئەوەی کە قەرزارەکانی بۆ جێبەجێ بکەی. یا ربی خوایە ئەوەی کێشەیەکی هەیە یا رب العالمین کێشەکەی بۆ حەل بکەی، بۆ چارەسەر بکەی. یا ربی خوایە ڕەحم بە کوردستان بکەی، ئەمن و ئاسایش لە وڵاتی ئێمە بەرقەرار بکەی، بەرەکەت خەیتە دەغڵ و دانی کوردستانەوە، بەرەکەت خەیتە کارەبا و ئاوی کوردستانەوە، کاربەدەستانی کوردستان و هەموو وڵاتانی ئیسلام، هەردەم کەسانی دادپەروەر و کەسانی ڕێک و پێک بن. ئامین ئامین.